گەورەترین نیحمەتی خوای ئینسان بتوانانی نانی حەڵال بباتەوە. ئای لەو کەسانەی کە ڕۆژانە ئیشەکەن تا ئێوارە و بە زمانی بە ڕۆژ و ماندوو بوون و کە لە هەمان کاتیشدا ڕزقیان حەڵال نییە. باس لە کارکردنی جەنابتەکەین لەو دوکانە چەند ساڵە لێرەیت چەند ساڵە خەریکی پەیداکردنی ئەولانە حەڵاڵیت؟ بەخێر بێن تقریبان بەرەو 3 ساڵە ڕۆی الحەمدولله لەو دوکانە ئیشەکەین. بەنسبەت ڕزقی حەڵاڵ پێم وایە گەخوا پێت ببەخشی نیحمەتێکی زۆر گەورەیە لە ژیان ئینسان بتوانێت کە ئێواران ئەچیتەوە ڕزقەشی حەڵاڵ بە ماڵ و منداڵی خۆی بدە. بەڵام پێم وایە لەو سەردەمەی ڕزقی حەڵاڵ زۆر کەمە. نمونە بە دوکانی من بینیەوە، دوکانی من مەکووە. باسی وت کرد کە دوکانی تو مەکووە بەدەستهێنانی ڕزقی حەڵاڵ نانی حەڵاڵ پێت وایە گومانت هەیە لەسەرەوەی کە بەدەستهێنانی زەحمەت بێ یان قورس بێت؟ پێم وایە مەسەلەن ئێستا ڕزقی حەڵاڵ زۆر کەم بووە. ئێستا من دوکانی مەکوم هەیە، کڕین و فرۆشتنم نییە، یعنی مەحامەلەم نییە، خەڵکە زانی کە پارچێ بە چەندی مەکۆکەم. ئەگەر حەزم کرد پارەی وەرەگرم، ئەگەر حەزم نەکرد وەرناگرم، یان دۆستە برادەرە. بەڵام ئێستاش گومانم هەیە کە ڕزقی حەڵاڵ 100% زۆر زەحمەتە. ئێستا بوونمونە بیانیان سعات چەندێتە سەرکاری؟ ئێستا ئەمن نمونە ئەگەر بینمەوە ئێستا نمونە ڕزقی من دوکانی مەکوو ئیشی من بەغازیە باشە. ئەمن ئەگەر جلکەکی مەکوو بکەم لەو جلکەی کەم تەرخەم بم پێم وایە ڕزقەکەم حەڵال نییە. باشە زۆرێکمان کە ئیشەکەین کەسابەتەکەین ئەڵێ لە بەیانیەوە چوە بڕۆ دەرێ بە دوای کەسابەت بگەڕێ ئیشی خۆت بکە بارەکەت لەو کاتانەدایە کە تو زوو ئەڕۆیتە دەرێ لە ماڵیوانە گەورە ڕستەوە سەردە ئەباری. تۆ لە سعات چەندەوە دەیتە ئەو دوکانە و لەو گومانت هەیە لەوەی کە ئەمە 8 بەیانی دەی تا 12 ئەوڕۆ 12 ئەوڕۆ چینەوە ئیدی دەینەوە. ئەمن نزانم یعنی دڵنیانیمە، ینی زۆر جار ئەمن هەیە برادرم دێت ئێرە سوندیە خۆم لەسەوەی تخوا لێگەڕێ بە عایدیم بی بەخوای وەرناگرم، یان پێم وایە ڕزقی حەڵاڵ زۆر کەمە لەوسەر. باش ئێستا لە مانگی ڕەمەزانی پیرۆزین بە زمانی بەڕۆژوو هەستت کووە هاتیە دەرێ بە زمانی بەڕۆژوو لۆ خوای گەورە بەڕۆژووی لە پاڵەوەش لە کاری خۆتەکەی نانەکی حەڵاڵ و ماڵ منداڵ پێیەکەی؟ تەبحەن گەورەترین نیحمەتی خوای ئینسان بتوانانی نانی حەڵاڵ بباتەوە. ئای لەو کەسانەی کە ڕۆژانە ئیشەکەن تا ئێوارە و بە زمانی بە ڕۆژ و ماندوو بوون و کە لە هەمان کاتیشدا ڕزقیان حەڵال نییە. دەبێوانە ڕۆژێکدا بێت جوابی خوای گەورە بدەنەوە. ئینسان خۆشە خۆی ماندی بکە لە پێناو ڕزقی حەڵال. باشە جەنابەت دیتی دەرەوە وەکو باوکێک ئەلحەمدولillah مناڵ و باڵ و مناڵیشی هەیە. ئێواران کە ئەڕۆیتەوە بەدەستی پڕەوە ڕۆیتەوە لەسەر پەیداکردنی نانی حەڵام و حەرام و حەڵاڵ مناڵەکەت لە ماڵەوە چاوەڕێ ئەوەی کە ئەو نانەی کە ئەمڕۆ پێات کردیە بیدەیتە ئەو تاوانی مناڵ لێرە چییە کە باوک لە دەرێ یان پیاو لە دەرێ بە ڕزقەکی حەرامەوە ئێستەوە ماڵێ؟ زانی بەنسبەت ئەو شتەی ئینسان زۆر جار کە ڕزقی حەڵاڵ کە یعنی کەسە شەبینی زۆر باشەرێنەوە وەڵایەوە بە ڕزقی حەڵاڵ گەورەکرا. ڕزقی حەڵاڵ زۆر مهمە. ڕزقی حەرام باوەڕ بکە شیرازەی خێزانی شتێکەکە، منداڵەکانی شتێکەکە، ناو ماڵی شتێکەکە، ژیانی توێرانەکە و دوا ڕۆژی شت هەر پەشیمانە. یا ڕەبی خۆی ڕزقی حەڵاڵ ماڵە قسەت کرد. هەبووە لە ژیانی خۆدا پێش ئەوەی ئەو دوکانە دابنیت ئیشی دیکەت بۆ پێشنیار کرابی، بەڵام گومانت هەبی لەوەی کە ئەو ئیشەی ئەیکەی نانەکەی حەڵاڵە یان حەرامە؟ نا ئەو شتە نەبووە. طبعاً ئەوە یەکەم ئیشی منە. خوای گەورەش ئەوش فەزلی خوای گەورەیە کە ویشەی بە قسمەت کردیمە تا ڕادەکی زۆرەویشەم پێ حەڵاڵە من یعنی بەنسبەت بەخۆم. بەڵام ئەمن پێم وابێ هیچ شتێک 100% نییە کە یعنی خەڵکەوی شەی ببینی ئەوی شەی هیچ کڕین و فرۆشتن و مرێ تاریخی بەسە چووە یا مرێ باندەمی نایە باندێ فرۆشتن هیچ هیچ مەحامەلەی تێدا نییە. حەزم کرد پارەی وەرەگرم حەزم کرد وەرناگرم. پارچەیە ئیهمالیەتیشیە ناکرێ ئیهمال بێ. من لۆ تو جوان پارچەکەی تو جوان بەڕێ بکەم و کەسەشکە ئیهمال بم ئەوەش حرامەکەیت. ئەنی هەمووی هەر پارچەی دێتە ئێرە هەمووی دەوی بەیەک چاو بەیەک قوت و توانە ئیشەکردەوە ئینشاءالله ئینشاءالله. باشە بەخوای گەورە لە کۆتاییە بە وشەیەک
پێناسی نانی حەڵالم لێ بکەیت ئەمە لای تو چی ئەگەینێت ئەمن پێم وایە نانی حەڵال چێژبەخشە نانی حەڵال یعنی بەڕاستی پێم وابی ئیمانە